سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش دیلمان خستەوم لە بەرنمەیەکی دیکەی ستاتیکاوە هاتمەوەلاتان ئەمڕۆ پێم باشە بچمە نێو وێزگەکانی تەمەنی کەسایەتیەکی شاری سلێمانی کە بە چ قۆناغێکتا تێپەڕیوە و لە ئێستادا لە چ قۆناغێکی سەرکەوتندایە لەگەڵمان بێت. دووبارە سڵاوتان لەبێ لە بەرنامە ستاتیکاوە هاتمەوەلاتان بۆ قسەکردن لەبارەی ئەزمون و ژیانی کەسایەتێکی دیکەی شاری سلێمانی کە ئەمڕۆ پێمان باشە دیدار لەگەڵ بەڕێز دارا عەلی حسێن وەکو کەسایەتێکی شاری سلێمانی و وەکو سەرمایەدارێک قسە و باس لەبارەی ئەو سەرکەوتن و کار و ژیانەی کە بەڕێزیان بەڕێیان کردو و گەشتووەتە ئەم ئەزمونە سەرکەوتنەی لە ئەمڕۆدا هەیەتی. کاک دارا سپاس بۆ بەڕێزت کە دەرگات بۆ واڵاکردین و لە خزمەت بەڕێستا بین بۆ ستاتیکا و جوانبینیەکانی بەڕێستان ببینین. لە خزمەتان پێ خوشحاڵین بەهاتنتان و هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک دارا من سەرەتا وەکو بەرنامەکە پێم خۆشە بگەڕێمەوە ڕابردوو یاخود منداڵیت. بەڵێ پێشەوەی بچمە سەر هەندێک وێنە و وێزگەکانی تەمەنت پێم باشە پێم بڵێیت منداڵێکی چۆن بوویت. مناڵێکی لەسەر خۆ بووم. لەسەر خۆ بوویت. بەڵێ بەڵێ. ئێستاشەکە زمانی جەستە بخوێنینەوە لەسەر خۆیت. تەمەن درێژ بیش لەسەر خۆ بووم و هیوایەتم بوو وتر هەوڵمەوە یعنی بەبێ دابڕان هیوایەتەکانم جێبەجێکەم. لە مناڵی ئەو شانی خولیای بوو چی بوون وەکو منداڵێک؟ زیاتر ینی چواردەم لێ ڕازی بێ بە عام ینی حەزم کردووە دڵی کەس عاجز دەکەم زەحمەتم بۆ کەس مای خۆشی بم بۆ هەموو کەسێک زەروزیانەکەم نەبێ بۆ کەس و باشە کاک دارا من زۆر جار لەم بەرنامەیەدا خۆی ستاتیکا واتە جوانبینیەکان ئێمە دەمانەوە بچینەوە نەو جوانبینەکانی کەسایەتیەکان. ئەم کەسایەتی کە ئەمڕۆ دروست بووە بزانین بە چه مەرحەلەیەکی منداڵیدا تێپەڕیوە باشە؟ پەیوەندیت لەگەڵ دایک و باوکتا چۆن بوو؟ هەر زۆر زۆر باش زۆر باش. تۆزێکم بۆ باسکە باسی ئەو تەمەنە. باوکو دایکم تەبانینە من بۆ من لە بدایەت و باوکم لە ساڵی 62 ئیشی حیوانداری کردووە دوایی بەردەوام بوو لە ساڵی 76 ئیشی زەراعەتی شێتۆتە پاڵ ئیتر لەسەر بەردەوام لێرە لای معسکەر سەلام لە سوورگای خواردەکەمان لێرەیە لێرە سەش عەرزەکانمان تەبان نەرماوی باوکم هەر ئێستش بەردەوامە و ئیشە هەر بەردەوامە زەراعەت و شتمانە بەردەوامە. جا بۆ باوکم زۆر بە ناڕەحەتی و بە زەحمەت و بۆ ڕۆشتووە و هەوڵیا بەردەوام هەوڵیا و ژیانە نەوەسا هەر هەوڵیاوە زیاتر بەرەو پێشەوە بڕە. من زۆر لە تەمەنی مناڵیەتر منیشی وەک لەگەڵ خۆیان هاوکاری بووم لە ساڵی 83 کە بە حاڵ بەفکردمێن لە 9 ساڵیە منی کردو بە شوانی بەرخ و ئیتر لەگەڵ بەردەوام شوانیشی کردووە. بەڵێ شوانی بەرخ ئیتر لەو کاتۆ لە دوایەوە هەر لەگەڵا بەردەوام بووم هاوکاری باوکم کاک دارا لە 9 ساڵیە 9 ساڵیە لەگەڵ باوکتا. بەڵێ هەم قوتابی بووم لە قوتابخانە هەم هاوکاری باوکم بووم. بەڵێ جوانە ئەم جوانبینیە لە بەڕێستا هەر دەمێنێتەوە. ینی زۆر جار دەڵێت من کەسایەتێکی بەو شێوەیە بووم لە ڕابردوودا ینی ئێستا دەبێتە شانازی بۆت ئەوەی کە ڕۆژانێک شوانیت کردووە تەبانەوە هۆکار بۆ تەوان باوکم هۆکاریەوە لە کاتی خۆیان هەوڵیەوە کە ئێمە مەسەن لە ئینکەین ئیشکەین لەسەر پێ خۆمان بۆسین هاوکارێکی زۆر باشمان بۆ گەرە و کاتەوە نەبووە لۆچێ ئەو هاوکار نەبووە فێری نەکردینە و فێری ئەو تەماحوینی نەکردینە نەمانتوانێت بگەین بە ماسێک ئێستا ئەمانە وابزانم وێنەیەکی باوکتم لەبەر دەستای باشە. ڕاست باوکت کاسب بووە کاسب بەڵم لە 62 هەر خەریکە مەبەستم لە دوکاناری لە دوکاناری ترە و خۆی وێنەی باوکتەوە بەڵێ باشە دەزمایەکی کۆ کردوێتەوە وتر بۆ پار و ئیمکانەتمان هەبوو لەوەی تراتون لە پێشتری شەر دوکانمان هەبووە لە زەرگەتەی کۆن بەرامبەر مەوقیفی پاسەکان لێ دوکانێکی هەبووی قەسابی ئیتر دوایەوەی کەواز لێنا لە ساڵی 80کان هەبوو کەواسی لێنا من یای بە من دوکانەکە من وەکو مفرەد ئەشیای
احتیاجی وشتانم تیا فرۆشت يعني قصابي واز لي هنا باوکم يعني باوکم قسابوو خود قصابي نكر نا نتكر ئیتر باوکم کەوازی لێنا دوکانەکەی بە من و منیش شتی وەردەوەڵۆشتم تیا فرۆشت لەسەری بەردەوام تا ساڵی 90 لە ساڵی 90 خەر قوتابیش بووم دوای هەر لەیشا بەردەوام بووم بەستر وازمان لێنا و لە ساڵی 91 دوای ڕاکردنەکەمان کە چوونە گۆخڵان 14 ڕۆژ لێ بووین کە گەڕاینەوە بۆ سلێمانی تر لێەوە زیاتری شەکانمان دەستی پێکرد ئامۆزاکانم لێمانەوە لە گۆخڵان تر من لێرە ماڵی خۆمان لێرە بووین ڕۆژانە هەموو ڕۆژەکە چوون بۆ گۆخڵان لێ لاوان شەوە مامەوە تر شتمە کردمە ناوێکسەر لێرە لای مزگەوتی گەورە لە خوار مزگەوت گەورەم فرۆشت وای لێیان لە ساڵی 91 کایتر شتەکەم زیاتر پەرەپەیە ئەو کاتە چوین بۆ چۆمان ئەچوین بۆ گۆخڵان ئەو کاتە شتمانە نادوایەوە چیتانێ هێنا زیاتر بابەتی برنجمانێنە بابەتی خواردەمەنی تێ شتانی کە پێویست بوو هەر شتێک بفرۆشە لێرە دەوام کردیان بەڵە دوایەوە ئینە دەست چوون بۆ ڕانێ لە ڕانێ بنێشتمێنە بنێشت ینی بنێشتەکەی سفادێکی باشە بوو بۆێمە بنشتی چیتانێنا بنێشت ئەو کاتە بنێشتێکە بۆ ڕسمی جوچکێکی بەسەرە بوو بنێشتی جوجیان پێ و دێرانی بوو بنێشت دوسەڵیەوە ساڵی 91 بزەوە هەر لە 91 تقریبان چەند مانگێکی ڕۆژ 5-6 مانگ چوون بۆ هەولێر کە چوون بۆ هەولێر لە هەولێر لێش بابەتی خۆراکیمانەترە بوو حسار ڕوویا و ڕێی خۆراک جیراک کە بۆ سلێمانی بێت بۆ کوردستان بەعامترەوە بوو لە مووسڵ بۆ هەولێر مەجالێکی زۆری تیا بۆ قاچاقشت زۆر هات بۆ هەولێر ئەچون لێشتمانە کڕێمانێناوە بۆ سلێمانیمان فرۆشت سپادەیە بوو بۆ اینجا لێرە وای لێ هات لێرە شتی ئێرانیمە بردەوە بۆ هەولێرەمان فرۆشتۆک و چاوەکو فاسوولە ئێرانی و ئەو بابەتانەمانە بردەوە بۆمان فرۆشت بۆ شوێتی بەردەوام بووین و لە خوار مزگەوت گەورە دوکانمانە بوو ئێسش تەمان دوکانەکانمان هەرماوە دوکانێکمان لێ ماوە لێ بە بەردەوام بەبێ دابڕان تا ئەم دقەیەکە لەگەڵ بەڕێستم هەر بەردەوامین لەسەر ئەو بابەتی خۆراکی و پاکەرەوە بابەتانێکیشمان پێیا و ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشمان بردو لەشتان ساغ بێت هیوان سەرکەوتنتانە خۆی ئامانجی بەرنمەکەی من زیاتر لەوەدایە دەمەوێت ئەم کەسایەتیانە کە لە ئەمڕۆدا بەم شێوە پێگەوسەنگی خۆیان دروست کردو بزانین بە چ قۆناغێکدا تێپەڕیون یان یەکێک لە جوانبینیەکان یاخود ئەو ستاتیایی لە بەڕێستا هەیە شوانیەکەیە کە لای من فۆکسی دروست کرد ینی ئەم کەسایەتی ڕاستە و ڕاست زۆر جار دەڵێن ها بۆ مایی بۆی ماوەتەوە نەخێر ئەم کەسایەتی هەوڵیاوە جاگەشتوتە ئەم قۆناغا ئەمە گرنگە بڕوا بەخۆبوونە لە بوونیەتی هەموو کەسێکدا هەبێت طبعا 100% ئینسانە بێ بۆ ژیانی بەرنامە و پلانی هەبێت حەزی لە شتێ بۆ ئەوی شە بکات دوایەوەش بەردەوام هەوڵی بۆ بە نەک لە ئاستەگا کە گەشتە و ئاستەیتر کە پێشتر بەرنامی بۆ داناو بۆسێ پێشەوە بێ بەرنامی تازتر دانێ بەرنمەکانی بێ ئەبدەیتی کاتەوە پلانی تازەیە بێ پلانی مەسەڵەن 6 مانگە و ساڵ و 2 ساڵ و دوایەوەشترە بە گۆڕانکاری تیا بکە بە پێی گۆڕانکاری کە لە ناوچەکە و لە شەکانی و لە ژیانە کە ڕۆیە بە خۆی ئەبدەیت کاتەوە خۆی بەرەو پێشەوەرە باشە کاک دارا دەمەوێت باسی ئەم وێنەیەم بۆ بکەیت ئەم وێنەیە لە هەولێر گیراوە ئەو وێنەیە هەولێرە ساڵی 91 تقریبان لە مانگی 5 بۆ 6 کە چوون بۆ هەولێر بۆ ئەو بابەتانەی کە باسم کرد لەگەڵ بەڕێستا کە چوون لێ شیا بکڕم ئەو وێنەم لێ گرتووە بەڵە باشە هەر بۆ مەبەستە سەردانی هەولێرتانە کرد کە دەچوون بۆ مەسلەی هێنانی کاڵا کاتەینا بەس وەکومانەوە ژیان لە هەولێرا نەبووە نەبووە نەخێر ئەو کاتە کابراکە بوو زۆر بەتەمەن بوو تورکمان بوو لێ شتێنە بە قاچاق شتیان لە مووسڵەوە دەرەکرد لەو ڕێگای لە مەخمورانە ئەهێنا لە هەولێران فرۆشتەوە ئێمەشە چون لەوانمانەکڕی ئەمانە لێرە ئەمان فرۆشتەوە بەس کاکدارە تەمەنی بچووک دیارە لێرەیە چەند ساڵی 20 چەند طبعاەوە لێ 7 ساڵ بووم 7 ساڵی ئێوەڵڵا یعنی لە کەمتر لە 7 ساڵیەوە دەسێ بە کاری سەرمایەداری و با بڵێن بزنس کردووە وانە لە 6 ساڵ لە تقریبا لە 7 ساڵێتر بە ئەم خۆراک و بابەتی خواردەمەنیە ئاتومەتەم بابەتەوە لە سەری بەردەوام ترسێ نەبوو لە دەستدان بۆ شتێکی ئاوا قورسە
والله هیچ شتێک قرس نیە لە دنیا ئینسان ئەگەر بێ هەر شتێک بکات هەموو شتێ ئاسانە کەواتەوە وتم ئیرادە و بڕوا بەخۆ بوون دەوانەی کە تارە دروستەکەنەوەی کە باخرێک دروستەکەن 30,000 تەن ماڵی لەسەرەوە بۆ بەحرا و نقم نابێت و ماڵە گەێنێتە شوێنی خۆی هەموو ئینسانەکە نەوەکو من و بەڕست وەکو و ئینسانانەی کە هەن هیچ شتێک لە دنیا قرس نییە هەموو هەر کەسێ هەر شتێکی بێت وانە بیکە بەس بە شەرت یەکەم حەزی لێ بە دووەم لەسەری بەردەوام بێت کۆڵ نایات لا ئەوەیە ینی بۆ شێوە کاکدارا کەوتن هەبووە لە ئیشەکەتدا 100 جار وایە ینی وام دەێت ینی تووشی زەری زۆر قرس بووم خاستن لە نەوەتەکانە بەرزی نزمی $، زۆرە بوو هەبووە دوور بێ ئیفلاسکیت وەکو ئیفلاس کات وەکو ئیفلاس نەبەس نزیکی ئیفلاس بوونەوە بووینە و کاتە لە زاخۆشتمانەنا سیقام پێکردین فترێک لە ساڵی نەوەتەکانە سیقام پێکردین بە $، شتیان نێمامانەنا لێرە بە دینارمان فرۆشت لەو حاڵەتەیە کە پارە خۆشمان لە ئیشەکەی بۆ بەستر تەسیرێکی زۆری تێکردین زۆر دای بەزانین بەس لەگەڵەوەشە ئێمە لەسەریش خۆمان بەردەوام ڕاستە و شکستانەش جاروە بێ بە وانەیەک بۆ ئینسان جاروە مەسەن ئینسان خەفەتی بێخوا بەس لە دوای بەخێر بۆ گەڕێتەوە ڕاستە بەخێر گەڕایەوە ئیشەڵا لەش ساغ بێت باسی ئەم وێنەیەشم بۆ بکە ینی وێنەکان جوانن بە حکمی تەمەنەکە باسی ئەوەشم بۆ بکەی ئەم وێنەیە کەی گیرا چۆن گیرا بە چه مەبەستێکی گیرا ئەم وێنە ئەمە هەرینە بڵێن هەر سلێمانەیە بڵێن سەربانەکەەوە لێ گیرا و باشە سەربانی خۆتان بوو باسی یادگەکەم بۆ بکە باسی ئەمە بڵێن کۆمەڵە گرافیک بوون یاریمانەکە یاری دووگۆڵی و ماڵی یەکی لە برادەکانمە قاچی سەروان لێ گرتومانەوە گرتوێتی قاچی سەروان نافۆ پێم خۆشە باسی ئەم ینی ئەو پێکات کردم نەتیاش زۆر بمێنمەوە لە سەری خزمە لەمنەوە منداڵیت ئەم ویست بزانم یاریت کردووە چی یاریەکت کردووە چۆن بووی لەگەڵ ڕەفقەکاندا ئەو ڕەفقانی هەبوون تا ئەسە بەردەوام باسێمانم بۆ بکە بەڵێ من کاتی خۆی تەبان کە لە مەکتەب بووین یاریمان نەکرد لە مەکتەب دەورەی بالەمان هەبوو یان حەزی لە وەرزش بووە دووگۆڵیم کردووە بە بەردەوامی دووگۆڵیمەکە لەگەڵ ڕەفقەکانمان بە پێی مەجال زۆر کات خاستن لە نۆتەکان بە دواتۆزە مەجای من کەمتر بوو ینی بۆی ئیش و شتەکانەوە زۆر تەرکیزم لەسەر ئیش و مەکتەب و ینی زۆر کات نیو ڕۆژ لە مەکتەب بووم تا دوای نەوەت لە نەوەت بە دواوە تقریبا لە نۆتێکە واسم لە مەکتەبێنە پێشتر ئیشم کردو لە مەکتەبیش بووم لەسەرەوە بەردەوام بووم بەست لە دوای نەوەتوێکەوە تقریبا نەمتوانی بەردەوام لەم تەمەنەدا وەرزشت دەکرد بەڵێ لەم تەمەنەدا وەرزش دەکرد وەرزشی دوو گۆڵی وانە لەسەر وەرزشی چی دەکەی ئێستا لێسا شاوڵینەکەین لەگەڵ کۆمەڵە دوو گۆڵیتان نەکردووە هەل بەنیەتی جاران ئەیکەن هاوتەمەنەکانی خۆتان یاخۆ هەر لە گەنجەکانی شات تێکەڵ دەبنەوە واللهی هاوتەمەنی خۆم بوون زیاتر پێشتر بەس ئێستا لەگەڵ کۆمەڵک بەڕێزان کە شاوڵینەکەین تەمەنی جیازیە تەمەنی لیاقەکە و چۆنە کاکدارە لیاقە و باش ماوەتەوە باشە باش ینی دێ بەردەوام بی لەسەری باشترە ئەوانە بەس لێ دابڕێت تۆزێ مشکلەوە دروستەکە بەردەوام بێت ینی بەڕاستی دەوری هەیە ینی مێشکشی سراحەتەکە دێنی کە ئینسان لە جەگەڵ جەنجاڵی دنیا و ینی بەڕاستی ینی ئینسان پێویستی بە پۆشتانەیە من یواتی زۆر منە مەلەکردن زۆر حەزم لێت مەلەش دەکەیت بەڵێ کە مەلاکەم مشکم مرتاحە بە کاریەکەم مشکم مرتاحە بە زۆر ینی وەکو ڕفرێش خۆی زۆر کاکدارە ئێوە لەناو حسابات و مەعاملە ئەو شتانەیە ئەگەر ئەو وەرزشەش نەبێت تاو ژیان ئاڵۆزە بێت زۆر وانە لەش ساغ بێت تەندروست بیت باسی ئەم وێنەیەشم بۆ بکەیت هەر هێدی بچمە سەر ئەو وێنانەی کە لە ئەزمون و ڕابردووی ژیانی بەڕێستا هەبوون ئەم وێنەیە چی بە بەڕێستان دەڵێت ئەم وێنەش ئەمە شوێنێکی زۆر کۆنە ساڵی پێش نەوەتە لە نەوەتەکانە لەگەڵ خاڵۆزاکمە بووم ئەوە ڕسمی گرتووە ئەو وێنەیە باشە ئەمە لە حەوشەی ماڵی خۆتانەگە حەوشەی کوێیە نەخێرەمە هاوارە بەرزێ ماڵی خاڵتە یادگاریت لەگە ماڵی خاڵتا هەیە وانە پەیوەندیت باش بوو لەگەڵ ئەو باسکە بەتەکیید لەبەرەوە فۆکسەکەم هەیە
من هەموو کەسێکم خۆشە ڕقم لە هیچ کەسێنی بەس خاڵ خوشکە زاوشتی زۆر خۆشێ ها زۆر ئەوەیە تۆش بە حکومێ خوشکە زابووبی دەبێت پەیوەندێکی باش لەگەڵ خاڵتا ئەو تەمەند بوو لەگەڵ خاڵتا لەگەڵ مۆزەکانمە ناخاڵم تەمەنی هەیە لەگەڵ خاڵەکەمە تەمەند بووم لەگەڵ خاڵۆزاکە لە هۆڵەنداژی هیچ یادگاریەک هەیە بۆمان باسکەیت واللهی لەگەڵ خاڵۆزاکانمە تەمان ئیتر مەجال هەبووە سەردانێکمانە کرد و بیاری شتمانە کرد بەڵا بۆ خزم باشترە ینی هەر لەگەڵ خزمابی تێکەڵاوێکە هەر دەخەیە بتەیە گوێ نامێ ینی خزم بێ هەر کەسێ بێنی من لەگەڵ هەموو کەسێکا کراوم کێشم نیە لەگەڵ کەس حساس نەبووی بە هەندێک تەبیعەتی مناڵ یاخود هەر گەنجە کە بەرکەوتنی لەگەڵ تا هەبوو بێت لە ڕابردوودا وڵی منەوەی ویستمانی نەمشتۆ دڵی هیچ کەسێکم لێ بێشە کابرا ئەگەر مناڵە خراپ بوو بێ باش بوو بێ توانێت نەسیحەتێکم کردبێ کردومە ناوەکوین زۆر یعنی نەبووم باشە هیچ کەسێکم زەربی سفر نەکردەوە ڕاست ئەوکەم بەس زۆر نزیک بوونەوە نەبوو بەس لەگەڵ ئینسانی باشە تەڵان نزیک بوون زیاترێکە دەتەوێت بڵیت زۆر متمانە نەبووە بە بەرامبەر نەمتمانم هەیە بەڵە متمانەمە یاڵم بەس دە چوارچەوەی کەسایەتەکان متمانە بەخشیت وانە بەو شێوە تەعاملە کردووە بە ئێستاشەوە هەروایت کاکدارە وڵی من لەگەڵ کەساک کێشەم نیە لەخوا بەزیاوە بەستەوەیە تەمەەن کۆمەڵە کەسی خۆشەویست و تایبەتەوە هەیە زیاتر یعنی لەگەڵانە تێکەڵی تو زیاتر لەگەڵانە باشە لە نێو وێنەکاندا وێنەی دایکتم نەبینی لە تەوان وێنەی دایکشم هەیە بەس نەمێنەوە ڕاستەکەی کۆنی خۆت دەگەر باسی دایک بنەگەر پەیوەندیت لەگەڵ دایک تا چۆن بوو ئەوم بۆ باش دایکمان لەگەڵ باوکمان بەڵێ لەخوا بەزیێ لەگەڵ کامیان نازیاتر تاوان کوڕ زیاتر لە باوکەوە ئاڵێن نزیکترە وڵای من هەردووکیان بۆ من پشت و پەنابوون خزمەتیان کردوون و بێمەش بەرداوام خزمەتیان کەین باشە کاکدارا پێم باشە وەکو فرسەتێک ئەگە بڵین ئامۆژگاری چییە بۆ گەنجان چۆن بن لەگەڵ دایک و باوکیانە ینی ئێستا قۆناغەکە گۆڕاوە ئەو قۆناغی جاران نییە نەوەدەکان نییە هەشتاکان نییە بۆ نمونە باشە ئێستا قۆناغەکە گۆڕاوە دەبێ هەستیارتر هەم باوکو دایک لەگە مناڵە تەعاملکەن هەم باوکو مناڵەکەش لەگەڵ دایک و باوکیان بۆ شێوێ ئەگەر بڵێن کاکدارات چی دەڵێت چی دەڵێ لەبارەی تەعاملکردن و مامەڵەکردنی دایک و باوک لەگە مناڵەکانیانە وڵی ڕاستەکەی کە من بینیم و بەچار خۆم بینیم ینی زۆرم بینیەوە ڕاستی ئینسان ئەنی چێ بکە بۆ دایک و باوکی ئەنی هیچی نەکردووە بەڕاستی زۆر زەرور لەگەڵ دایک و باوکە ئینسان لەگەڵ هەموو کەسێکا باش بێت بە تایبەتیش باوکو دایک بەڕاستی بەهەشت لەژێر پێی دایکە دایک ئەبێ ئینسان زۆر ئاگای لە دڵی دایک و باوکی بێت بەڕاستی بینیم ماناڵەت چی بچێنەوە دووریتەوەی کە لەگەڵ دایک و باوکی خراپ بووە بینیمە خۆم بە عملی بینیم ینی بینیمە کە مناڵەکانیشیان پێگەشتنەوە لەگەڵ کە خراپ بوو بێتن خراپ بوو کە باش بێتن بەعکس مناڵەکانیشیان هەر باش بووە چە بەڕاستی ئینسان لەگەڵ دایک و باوکیە باش بێت خۆش باشی نەتەڕێ هەر بەرەو باشیە بێت هەر باشی هەر باش کەواتە بەشێکی باشەکان لە دایک و باوکتەوە دەبینیتەوە سەد لە دوعایەوان و لە هاوکاریان و لە ئێسش لە نسیحەتی خۆی میوانێکی بەڕێزم لەم بەرنامەدا باسی ئەوەی کرد وتی من 2 زانکۆم تەواو کردووە بەڵام ئەکرێ بڵێم 3 زانکۆم تەواو کردووە زانکۆیەکیان زانکۆکەی دایکم و باوکمە وارەمەش یەکەم زانکۆم هەرەوانە هەر یەک زانکۆم تەواو کردە هەرەوەوانە لەش ساوی ئینشەڵڵا ئوستازی بەڕێز باسی ئەم وێن هەیە بە خەیاڵەوە گرتوتە جلێکی کوردی جوانیشی لەبەر هەیە ینی بەپێی تەمەن و زەمەن و کاتەکە زۆر جوانە وانە باسم بۆ بکە باشە باسی جلوبەرگەکەشم بۆ بکات چۆنە بەڵێ وڵایەوە تەوانینە ئەمە اینە دێکەی خۆمانە سەر گردێکی بەرەسێ تەوان چوومەوە سەری دێکەی خۆمان کردو و بیرم کردوەوە لە خۆش بووە وێنانت جوان بوون ئەو ڕسمێک وێنەیەکم بگرە بە خەیاڵەوە یا تعبیر لە کەسایەتی خۆ بکە لەو تەمەنەیە چونکە من هەمیشە یەک فەلسەفە هەیە بەکاری دێنم لە ژیانی خۆما دەڵێم لە نێو کەسایەتیەکدا بە تێپەڕبوونی تەمەن چەندین کەسایەتی دێتە نێو تۆوە نازام ڕوونە مەبەستەکە کەسایەتیەک هەیە وەکو بەڕێستان کە دەڵێن شوان بوویت لە زەمن و کاتی خۆیە باشە دوکاندار بوویت لە زەمن و کاتی خۆیان مە کەسایەتی بوون باشە ئەمانە تێپەڕاندووە
ئەمەش یەکێکە لە کەسایەتەکانی جەنابەت خاوەنداریەتەکەی بەڕێز هەڵی گرتووە. ڕاستە فەرمووی. وەڵای ئێمە بەوەی ئەوەی کە لە مناڵیەوە لە ئیشا بووین و لە ناڕەحەتی و زەحمەت وتر هەر بیرمان کردێتەوە چی بکەین چۆن بکەین. بۆچ لە کوردەکە چی دەڵێ؟ چی لە کوردەکە شتەوە کاتی خۆی لێرە کە چوو بوومە بۆی هەروەکو بۆ سەردانی خزمەکانمان دەوێتتر جلی کوردیم لەبەر کە چوون بۆ لادێ زیاتر جلی کوردی بەکارێن ئەستا لەگەڵ جلی کوردیا بینە چۆنە؟ وەڵاهی بڵێم باشم خراپ نیم بەس کەمتر زۆر کەم بەس زیاتر بۆ بۆنەکان و بۆ شتێکە ڕسمی بێ وانە دەشت ساغ بیت. ئەم وێنەیە ئەم لە هەولێر گیراوە ئەم برادری چیە لەگەڵتا؟ شاوتەمەنی خۆمامەکە شێخ ناسی حامی شەر لە مزگەوتی گەورە دوکانیان هەبوومانیش بەیەکۆ چوون بۆ هەولێر مادمانەوە ساڵی 91 پەیوەندی لەگەڵیان ماوە؟ 100% بەڵێ ماوە ئەوی شەر دوکانار لە بازار دوکانارە تاسە بەردەوامە. ینی کاری سەرمایه‌داری و بزنس پەیوەندی لەگەڵ کەسەکانە بۆ دروست کردی وانە؟ 100% زۆر نەک لەگەڵ کەسیێرە لەگەڵ عالەمە لەگەڵ زۆر وڵاتە لەگەڵ زۆر شوێنە لەگەڵ زۆر کەساتی جیاواز و ئەوانەی کە مەسەن دیانەتی جیاوازیانەیە کەسی جیاواز ینی کەسی جیاواز کە لەوەچێ بوودە بێ یا مەسەن دیانەتێکی هەبێ یا ئەوانە ئێمە کەساتێکی زۆر باش لە بینمانە عیلاقەتێکی زۆر باش برانە ئەنی دۆ ساتێکی زۆر باش دروست کردووە نەک لێرە ئەنی لە دەروی وڵات لە زۆربەی وڵاتەکان کەسی زۆر باش ئێستا لەگەڵمانە لە نێو دین و دیانەتە جیاوازەکاندا وەکو دەڵێن سەردانی وڵاتانتان زۆر کردووە. چ شتێک سەرنجی ڕاکێشان؟ وڵی ڕازگۆی ویژدان ئینسان کە ویژدانە چۆنە ڕازگۆی ئەوان چۆنە؟ وڵی ئەوانەی کە ئێمە ئیشان لەگەڵەکەین دەخوا بەزیابێ هەمووی زۆربەی ئینسانی باش زۆربەی دەرەجەیەک تەوان ئێمە لە بیدایەتەوە بە چەند مەرحەلێکا تێپەڕین لە هەموو دینێک و لە هەموو کەسێک لە هەمووان وڵاتەکانی کەسی باش و خراپەیە تەوان ئێمە لەو چەند غەڵەتێکمان کرد بێت چەند لەڕێەوە مەسەن بڕۆمان بەیەکە کردووە تووشی عەزەتی کردوین بۆ پارە و بۆ شتانە باشە بەس لەگەڵ ئەسە چکە ینی فکرمان وەرگرتومانە خۆمان پێشتر لەگەڵ هەموو کەسەکە تێکەڵاو نابین نەگەر لە هەر شوێنە بێ لە وڵاتانە پرسیارەکەم زانین چیە باشە لە خۆمان باشترە زیاتر لەگەڵەوانە تێکەڵەوی باشە ئەم وێنەیەم لەبەر دەستایە بەڵە وابزانم لە بەغدا گیراوە باشە یەکەم وڵات پێشوی باسیێن وێنەیەم بۆ بکەی یەکەم وڵات کە سەردانی کرد چ وڵاتێک بوو و خۆشحاڵەکە و چۆنی بوو؟ یەکەم وڵات ئەمیش بچین بۆ ئیمارات بەسە و کاتە بەڕێستە زانی و کاتە مەتارەکان عێراقەمیدا خرابوون بە جێمسین لە بەخاوە سەرکەوتین چوین بۆ ئوردون یەکەم وڵاتم چوومە ئوردون تقریبان 2 ڕۆژ لێ مامەوە لەوێش تکتی تارەمان بەڕوو لێ چوون بۆ دوبەی توی بۆ دوبەی یان یەکەم وڵات ئوردون بوو دووەم وڵات باشە چۆن بوو هەستی چۆن بوو؟ لە کوردستان یەکەم وڵاتم ئێران بوو تاران بوو یەکەم وڵاتم تاران بوو ئێران بوو دووەم وڵاتم ئوردون بوو سێم وڵاتم دوبەی. یەکەم لەحزە کە ڕوو لە وڵاتێکی غەریب دەکەی هەست چۆنە بۆ نمونە تۆ لە وڵاتەکەی خۆتا بوویت لەو ژینگەیەوە کە بەڕێستان باستان کرد لە دەستپێکدا پەروەردە کرای تا ئەو کاتە لەو کاتەدا کە سەردانەکەی چۆن بوو ئەو هەستم پێ بڵێ؟ وڵی تەبان زۆر وەکو قەلق بووم بەس یەکەم سەردان بۆی شوشکارەکانەوە کە چوومە مەسەڵەن بەشی ئێران بانەوەی تر لێ دەوردەهات خەڵکەکە بینیم باش بوونەمانە چکەمە ئیشمان لەگەڵەکردنەوەنیش چند لەوە بوو کە ئیسفادێک لێمە بکەن لەگەڵمانە زۆر باش بوون باشە ئیتر لەوە چۆن لە دەستشامان کرا و ئیتر دوایەوە کە چوون بوو یانی لە بەغایمە لە عەرەبە ترسان و کاتیان و عەرەب زۆر خراپنوان و کوردە کوژنوانە بۆ شێوەیەمە تۆزێک ترسمان هەبوو کە چوون بۆ بەغاش بە ترسۆ چوون بەس کە دوای چوومە ناو مۆزوعەکان و هاتو چۆ معاملەوانە سەرم کە ئینسانی زۆر باشە ڕاستە لە هەموو شوێنێکا باش ئیتر لەوە کە تێکەڵاو بوونەوانە هەر لێەوە وای لێ هات تێکەڵاوی لەگەڵ تاجرێکی بە قوتیەوەیە کە ئیشمانەکرد بێکەوە باسی ئەو ئیماراتوانە کراکە لێوەشت بێنین ئیتر لێەوە یەکەم سەفەری کەمی دەرە بێزگە لێران هی ئوردون و لێ دەست پێ کرد باشە ئەم وێنەی بەغدام بۆ باسکە ئەمە ساڵی 95 کە لە بەردەم فەندق فەڵەستین ملیدیان بووین لەو فەندقامانە لەو تێلەمانەوە کۆمەڵک خەڵکی سلێمانی
کە تیجارەتمانەکە چون لێرەوە دۆشاوی تەماتەمانە بە بۆ جەمیلە لێمان فرۆشت ئەو بابەتانە بابەتی لێرەوەتان وشکە بابەتی ئێرانیمان برد لێ هەمە شوین بۆ زاخۆش بەردەوام بووین ئیشی زاخۆشمانەکە لە زاخۆ مادمانە نابووێرە ئەمان فرۆشتەوە هەر بۆ ئێرە شو لێرەوە چوو بۆ ئێران لێرەوە شتی ئێرانیمان مەسەلە نەبرد بۆ بەغامان فرۆشتەوە دەورانمانەکە بۆ شێوە بوو ڕاستە دوای وردە وردە وای لە یادیشەکان گەورە بوون و باشە کاکدارە کاتی بەرنامەکەم لە بەشی یەکەمدا ئەوەندە دەخوازێ بەڵام سیاسەتی بەرنامەکە یاخود یاسای بەرنامەکە وا دەخوازێ پاش وچانێک لە بەشی دووەمدا زیاتر قسە لەگەڵ بەڕێستا دەکەین بەڵام پێشەوەی بچینە وچانەکە وەکو گوێگرتن لە گۆرانی ئەگەر ناوبڕێک وەرگرین کاکدارە ئارزومەندی دەنگی چۆ هونەرمەندێکە وڵای تەمان بە تایبەتی هونەرمەندە کۆنەکان دێرینەکان چه هونەرمەندێک زیاتر لە یادگەی چ گۆرانێکت زیاتر حەز لێ بە ئەو کاکشوانمان لایە بەرنامەکە مۆنتاژەکات و ئەو گۆرانێکی خۆشمان بۆ خاتە سەر و گوێلێگرین و پاشان درێژە بە بەشی دوام دەدەین وڵای خۆتان شیان پێ باش بێ حەزەکەم خۆتان بێ باشە هیچێکیوان لە مەشکان نیە بەسی حەسەن زیرەک باشە لەگەڵ گۆرانێکی مامۆستا حەسەن زیرەکە دەچینە ناوڕوو لە بەشی دوامدا لەگە بەڕێستا دەبین وچان وەردەگرین و درێژە بە بەرنامەی ستاتیکا دەدەین ئەگەر دەمزانی بزمانی بڵبۆیڵ هەرگیز نەمدام کرد وەڵڵای کاری ناباندێڵ هەرگیز نەمدام کرد ئەی هاوار کاری ناباندێڵ کرال باشە سەودا خۆشە ڕوودا پۆشە خۆزمە شارە وایە خۆزمە کە بەڕژێر ئەی هاوار کوڕێدارە وایە ئەشکی باڵات بووم بۆ مردوم لە پێرارە وایە ئەگەر دەمزانی ئەوواڵ وادا بووی ئەگەر دەمزانی ئەوواڵ وادا بووی نوشتام نەدام کرد ئەی هاوار بۆ خۆت چادا لە پاش ناوبڕۆ هاتمە وڵاتان گوێمان لە گۆرانی و دەنگە زوڵاڵەکەی مامۆستا حەسەن زیرەک کرد ئێستاش پێم خۆشە مامۆستا کاکدارە یادگاریت لەگەڵ گۆرانی مامۆستا حەسەن زیرەکدا چییە؟ وڵا هەروەوە مەجال لەو جۆمان لێ لەنێ ئۆتۆمبیلەکەدا گوێی بۆ دەگریت؟ بەڵە یعنی کەواتە ئەوانەی کە ئیشی سەرمایەداری دەکەن یاخود دەچنە بوارێکی سەرمایەداری و بزنسەوە بەڵە گوێ لە گۆرانیش دەگرن حتمما بەڵێ بەڕێزیشی گوێ بۆ مامۆستا حەسەن زیرەک دەگرێت بۆ تاوای هونەرمەندەکان بەس بە تایبەتی باشە لە بەرنامەی ستاتیکەوە باز لە سەرکەوتنەکانی جەنابتان دەکەیت بەڵێ ئەی لەم سەرکەوتنانەوە وێنم دێتە بەرچاو چەند وێنەیەک لە دەست مندایە بۆ نمونە ئەم وێنەیە کە لە دوکانێکدا گیراوە باشە باسی ئەم وێنەیەم بۆ بکات چۆن گیرا چ کاتێک گیرا و ئەو دوکانی کێیە؟ ئەو دوکانی خۆمە ساڵی 93 بۆ 94 ئەو برادری لەگەڵ تایە کاک حاجمەجی برادری خۆشەویستمەوە لە کۆنە برادری وەکو هاو پیشە بوون یاخود هەر ڕەفاقەت هاو پیشە بوون ئەو شەر دوکانیە بەرامبەر خۆمە دیراوسە دوکان باشە ئیشی شەراکەتێک کردووە لەگە برادەرەکان تا زۆر کردوتە لە چەند ئیشدا یعنی ئیشی زەخم بوون یا تەنها دوکان ئیشی زۆر زەخمە
لە ساڵی 91 بۆ 92 لەگەڵ کاک نەسرەدینی حاجی فارس سەرەتایی بەڵێ بەڵێ ئیشکردن لەگەڵ جەنابیانە لەگەڵەوە نایشم کردووە بەڵێ سە کۆمپانیای لایفۆی هەیە لەگەڵەوەیشم کردووە دوای لە ساڵی 93 بۆ 98 لەگەڵ کاک مەلارۆف و کاک شێخ ئەحمەد چنیانین لەگەڵەوانە تقریبا 21 نەفەر شەریک بوون من زیاتر عاجزە بەڵێ عاجزا خۆ بووم من زەختی لەسەر دروست ناکردم 21 نەفەر بۆ نمونە نەیشەکەمان لێک تێگەشتن هەبوو زۆر زۆر بەڵێ هەبوو لەخوا بەزە بە زۆر باش بوون گروپ بووین گروپێکمان لە بینی زاخۆ بۆ سلێمانی و سلێمانی بۆ ئێران ماوەدمانە نامان نرد بۆ بەغاتە کۆنتاکتتان هەبوو لەگەڵ یەکتر زۆر بەڵێ ئێستاش بەردەوامین لەگەڵێکەوانیش کۆمپانیای بەمۆیان هەیە کۆمپانیایەکی ناودارن کە وەکیلی برنجی مەحموود لە سلێمانی گرنگە لێک تێگەشتە هەبێت لە نێوان ئێستاش بەردەوامین وەکو دەکرێت بڵێن تەواوکەری یەکترن بەڵێوانە لەلایەکەوە برادرێک یا هاوپیشەیەکت یا شەریکێکت بەو شێوەیە بڵێن ئیشێک هەمویان لەخوا بە زیابانە کە شەریک لەگەڵان هەموو ئێستا هەما خەر کەسە خاوەن کۆمپانیاویشی خۆیەتی و هەمان بەرەو پێشچوون ئێستا سەرۆک و براوین و لاقاتمان بەشتان ساغ بێت ئەم وێنەیە دوکانێکی هەندێک دوکانە شعبیەکان ها کۆنەکانم بیر دەیانێتەوە ئەوە چۆنە ئەمە شارێنە نزیک مزگەوتی گەورەیە هەر لێ پشت مزگەوتی گەورەکە خوار مزگەوتی گەورە بازاری حاجی عوسمان دەوڵەتووی هەیە لێ بوو دوکانی خۆتان بوو بەڵێ چەند ساڵ دوکانتان هەبوو لێ کاک حاجی لە ساڵی 91ەوە دوکانمان هەیە بەبێت دابڕان تا ئەم دقەیە دوکانمان هەر ئێستش هەیە لێ بەڵێ باش کاک حاجی من شتێک یان لەسەر شتێک دەبێنمەوە زۆر جار دەڵێن ئەو ڕابردووی کە هەبووە بۆ من دوکانە خانووە ماڵە کە باو باپیران هەیەیان بووە بەڵێ کەسانی هاوشێوی بەڕێستان حەز دەکەن ئەو یادگەیە هەر بمێنێتەوە بەڕێزشتان هەر هەمان شێوەن هەمان شێوە بیر دەکەنەوە هەر لەسەر یادگاری مناڵی باشە لە بەشی یەکەمدا باسی شوانیت بۆ کردم چەند جارێک ویستم لەسەر ئەو بەرگەیە بۆستم قەت ڕۆژێک حەزی کردووە لەسەر یا بچیتەوە تەمەنی شوانێک یا بچیت لەگەڵ شوانێکدا ئەو دەورە تاقیکەیتەوە دووبارە وەکو تاقیکردنەوە تازە زەحمە چوومەتە مەرحەلێکی جیاوازتر و علاقاتێکی گەورەتر و لەگەڵ دەرەوەی وڵات و لەگەڵ ناوە و لەگەڵ کۆمەڵە خزمەتی ئێستا گەورەترەکەین دەو کاتە تەمەنینە ڕاست کاتێکی خۆش بوو کاتێکی بۆ کاتە بۆ من زۆر گونجاو بوو زۆر باش بوو لەو کاتەوە بۆ ئێمە گونجاو بوو بەس لێساوە لەگەڵ ئیشەکەی منە ناگونجێت چکە بەڕاستی ئەمە علاقاتێک ئەنی ئێستا توانین خزمەتی زۆر گەورەترکەین باشە لەو کات ئێستا ئێمە تەقریبەن چەندەها مارکێت و دوکان هەیە کە ئێمە قەرزیانێن یا هاوکاریانین یارمەتیانێن ئێمە کۆمەڵک مۆزەفمانەیە لێسا ینی تۆزێک زەحمەتە باشە هەستت چۆنە ڕۆژانێک لەسەر دوکان بووی بەڵام ئێستا لە بەردەم کۆمپانیاکەدایت تەمان ئەستم زۆر باشە زۆر هیواتمەوەیە کە زیاتر گەورەتریش بێت و زیاتر بتوانم خزمەت بە هەموو ئینسانێت بکەم باشە ئەم وێنەیەشم بۆ باسکە کە لای بەڕێستان مەبەست بوو کە ئەم وێنانی لە بەردەست مندان قسەیان لەسەرکەین بەڵێ ئەم وێنەیە لە دوبەی گیراوە بەڵێ باشە ئەوە وێنەی دوبەیە لە ساڵی 1999 بەردەم ژووری بازرگانی دوبەیە باشە بەچمە بەستێک سەردانی دوبەیت کرد بازرگانی کردن لێ مادماننا کاڵەماننا بۆ ئێرەمان فرۆشتەوە بە تایبەتی چا کە ڕۆشتەوە بۆ ئێران باشەمانەوە لە وڵاتەدا چەند بوو لە سەرەتا تقریبان سەردانەکانمان کورتن هەفتە و دە ڕۆژ و 5 ڕۆژ هەفتە ئەوە زیاتر هەفتەیەک یانی هەفتەیەک بۆ دە ڕۆژ باشە کۆتا وێنە لە تورکیا گیراوە ڕاست ئەم وێنێشم بۆ باس کرد بەڵێ ئەم وێنەش ساڵی 2023 بەڵێ کە لەگەڵ کۆمەڵک بەڕێزە چون بەشداریمان کرد لە پێشانگایەک لەوێ ئەوش ساڵی 2023 باشە کاکدارا پێویستە کات یا تا چەند گرنگە لای کەسانی وەکو جەنابتان وێنە ببێتە یادگەیەک بۆمانەوەی یادگاریەکان وڵی تەمان زەروێ زەروێ ئینسان بە هەر مەرحەلەکە ڕۆشت مەرحەلەکان وەکو ئەرشیف مێنێتەوە یادگاریەکی خۆشە بەتەکید ئێستا گەر وێنەی ڕابردووترت هەبووە منداڵیت هەبوایە ینی وات لێکات زیاتر هەوڵ بە زیاتر سەرەکەی لە مەرحەلەیەکا بووی ئەو مەرحەلەیە ئەبینی تو ێستا خۆت لە مەرحەلێکی جیاوازترا بینیت کە لە مەرحەلێک شتێ مەرحەلەیەکڵێ مەرحەلەی داهاتووتریش توانم شتی گەورەتر بکەم و
لە چ مەرحەلەیەکی تەمەنتا زۆر لە خۆت ڕازی بوویت؟ لە هەموو مەرحەلەکانە لە خۆم ڕازی بووم، مرتاح بووم. ئەو شانەی کردومە هەر لە مناڵیەوە بەجدێتی کردووم، بەبێ دابڕان، بەبێ ئەوەی کە بێتاقەت بم زۆر، بەبێ ئەوەی کەوام لێ بکە کە لەو ئیشێکیکەم بێتاقەت بم و واز لە ئیشەکە بێنم. نا باکسەوە هەر هەوڵم ماوە هەوڵێم ینی شتی جیاوازتر کەم و لەگەڵ ئیشەکە خۆشم بەردەوامە بم، ئیشی جیاواز تاقیەکەم و حەزم دایمە لەوەیە، هیواتمەوە مەسەڵەن لەگەڵ ئەو شانەی کە یکەم بابەتی تازەتریش کەم کەم بە بچووکی تاقیکەمەوە ئەگەر لەوەشان نەزاحەت منە ئیزافەکەمە سەری شەکانی خۆم و لەسەر شەکانی خۆشم هەر بەردەوام بم، واز لەوەی شەنانم کە لەسەری بەردەوام مەسەر لە ساڵی 91 لەسەر بابەتی خۆراک و خواردەمەنی و ئەو بابەتانێکە لە دوکانێکی بچووکە بۆ گەورەترین سۆپەرمارکێت پێویستی لەسەری بەردەوامین. باشە لەگەڵ ئەوەشە هەوڵێن مەسەن شتێکەکە بزانین استیفادەیەکی کاتی هەبێ، مەشروع بێ، ئیشێکی مەشروع بێت لەسەری هەوڵی بۆین. باشە کاک دارە زەڕورە ئەوانەی کە کاری بزنس دەکەن یاخود خاوەنی کۆمپانیا و کەسایەتێکی شارن دیارن لەم شارەدا خوێندەوار بن یاخود شەهادەیەکیان هەبێت، ئەمە گرنگە؟ خۆی خوێنەواری گرنگە ئینسان هەیبێت و شەهادە گرنگە، بەس لەگەڵەوەشە ینی شەرت نییە ئیلا خوێنەواری نەبێت ناتوانانی شکەی بەعکسەوە، هەنی ئینسان نۆکو بۆ بەڕێستم باس کرد حەزی لە چی ئیشە بوو ئەو بکە و لەسەری بەردەوام بە بەردەوامی ئەگەێنێتەوە ئامانجی کە پێویستە هەوڵدانی بەردەوام پلاندانان بۆ شەیکە ئەتێ بەنجامی بگەێنیت ئیشەکان ئاسان. باش ئەی زمانزانی زمانزانی دەڵێ چەند زمان بزانی دەوەندە ئاشنای کللتوری وڵاتان دێت بۆ سەرمایه‌داری هەروایە 100% دەورێکی کاریگەری هەیە، بەس کە تۆ چوتە ناو ئیشەکانەوە پێویستە بە کە پێویستی بوو زیاتر هەوڵی بۆی، بەس من وەکو خۆم کە لە سەرەتاوە دەستم کردو بە ئیشوانە تەمان زمانم بەس کوردیم زانیوە، بەس کوردی بەڵێ بەس لێسا بە 5 زمانی جیاواز چۆن فێر بوویت؟ زیاتر بەرکەوتنەکان بە دەرەجەی یەک دووەم کە زانیمە زۆر زەرم چوومەتە دەورەوە، چەند دەورێک چووم و لەگەڵەوەشە ڕۆژانەیتر لە ڕێی ئیمێڵەوە لە ڕێی تەلەفۆن و وەتساپ و لە ڕێی سۆشیال میدیا و لە ڕێی ئەو شتانەوە بەرکەوتنمان بەردەوام هەیە و بەرەو پێشەوە وەکو بزنسەکەت بڕوا بەخۆبوون بوو هیواتشمە زۆر هیوات بەڕاستی ینی هەتان نەچ سەفەر نەکەیت نازانی چەند پێویستە کە سەفەرێکی کرد زانی پێویستە ئەبێ هەر هەوڵی بۆ بێ هەر عینی بزنسەکە وایە هەموو شتێک هەوڵدانە هەوڵی بێوەسان هەوڵی بێماندووبوون ئەگەنە بۆ ئاماژەی چ زمانێک دەکەیت وەکوەوەی لە وێنەکاندا هەندێک وێنەی کە هەبوون کە مەجال نەبوو یان دەرفەت نەبوو لەم بەرنامەدا بیخێنە بەردیدەی بیسەر و بینەرەکانمان وێنەیەکم بینی لە ئەمریکا گرت بوو وا ڕاستە ئینگلیزیەکەت باشە؟ ئینگلیزیم زۆر باشە تەواو خۆم بەتەنیا چوون بۆ ئەمریکا بەتەنیا لێ سارم بەکرێ گرتو خۆم گەڕاوم خۆم هەمووی لە ڕێی GPS وانەوە ئەو شوێنانەی پێویستم بۆ چووم یەک کێشەم نەبووە بەبێت متەرجم بەبێت شتێک شەکانی خۆم وەکو ئەمە بڕوا بەخۆبوونە لە جەنابدا هەبڵە بەڵام وەکوتم لە ڕووی کللتوریەوە کللتوریە وڵاتانە بوو بە تەجروبەیە بۆ دەوڵەمەندکردنی کارەکەی جەنابتان 100% کللتوری وڵاتانە کەسە و کللتورێکی جیاوازی کەسە و طبیعەتێکی جیاوازی هەیە ینی جیاواز هەیە ئینسانە تا بگەرێت زیاتر شارەزا بێت ئیسفادە لەو شتانە کاتوێنێت تۆ لە خۆیان جێبەجێکات دەتوانێت زیاتر سەرکەوتوو بێ ڕاستە شتێک لە وڵاتاندا سەرنجی ڕاکێشابی چی وەکو سەفەر و سیاحەوە هەنەکە ڕۆشت بە دەرەجەی یەک ڕاستگۆیی بەڵام لە چه وڵاتێکات زیاتر وڵای بە دەرەجەی یەک یعنیوانە کێشیان لەگەڵەکەین بە دەرەجەی یەک وڵاتە ئەوروپیەکان وڵاتەکانی وەکو کەنەدا کە وەکو ئەمریکا وەکو ئەوانە زیاتر ینی تورکیا ئەمانە مەسەڵەن ئیلتیزامیان هەیە بە ئیشەکانەوە لەبەرەوەی کە خۆیان پێشکەون ینی لەگەڵ تورکیاش زۆر باشی نەسێمە یعنی بەڕاستی ئیلتیزامیان هەیە بۆ لەبەر مەسلحەتی خۆشیان یانوێ لەگەڵ تا بەردەوام بن لەبەر ئیشەکە لەبەرەوەی کە خۆشیان پێشکەون لەگەڵ تۆ بە باشیەن بۆی کە ئیشەکان شەکەس توێ سەرکەوتوو بتوانانی ئیسفادە بەراوردی وڵاتی خۆمانەوان چۆن دەکەیت وڵاتی خۆمان زۆر باشە وڵاتی خۆشمان باشە بەزەوەی تر وەزەکان جاروە گۆڕانکاریە کات گۆڕانکاری دروستە بێت عیلاقەی بە کەسەکان و نێجارە وەزعەکە وایێت واخواز ئەگەر دۆخەکە نەبم بۆ دۆخەکەیە بەڵێ وڵاتی خۆمان زۆر باشە خەڵکێکی باشە خەڵکێکی لای خۆمان بە عام
کوردستانەکەی بە تایبەتی عێراقیش هەر بەگشتی خراپ نییە تا حەدێک چکە بەڕاستی لێرە ئێمە کەیشەکەین کە تیجارەتەکەین هیچ گرانتیەک نییە کە ئێمە مەسەڵەن شتا نەفرۆشین بە قەرز کەیشەکەین لەگەڵ هاوپشتەکانمان ئەوانەی کە پێویستیان بۆ کاڵانەیە مەیشیان لەگەڵەکەین ئیلتیزامیان هەیە پارەکانمان بۆ ژێرنەوە تووشی زۆر زەحمەتمان ناکەن ڕاستە لە هەموو شوێنێک باش و خراپەیە بەس لەو شوێنانە هەمووی بە چەکە و بە چەکی بانقی و بۆ شێوانە لێرە و شتانەش نییە بەس لە عینی کاتە خەڵکەکە باشە ئیلتیزامی هەیە هەست بەوەکە کە مەسەڵەن ئەمە حەقێکەوە ببیرێتەوە ینی خەڵکی ئێرەم بەلاوە باشە لەڕووی یعنی ئەوە کە مەسەڵەن ئەمین پارێز من خەڵکی ئێرەش خراپ نییە دەبنە ئەوان لەوە تێدەگەن کە بەڕێستان تاواوکەری ئەوانن و زۆر جاریش کارە ئاسانیان بۆ دەڵێ هەنێ بتوانین ئەوەی کەشتی لێکردن بۆمان نەقلەکەوەی کە گومرکمان بۆ کاوەی کە لێرە بۆمان داگرێت کارمەندەکانی خۆمانەوەی کە پێفرۆشن حەزەکەن ئەوانە هەمووی مرتاح من لەگەڵمانە حەزەکەن لە خۆمان زیاتر ئیسفادە بکەن حەزەکەم ئەوەی کە لەگەڵمانە شەکات بەڕاستی ئیسفادەی مادی و معنەوی لێمە بکەن کاک دارا کاتی بەرنامەکەم بەرەو کۆتا دەڕوات یعنی هیوا بەوە ناخوازم بەرنامەکەم کۆتا بێت بەڵام هیوای ئەوەمە خواز زیاتر لەگە بەڕێستانە قسە بکەم یاخۆ بچمە نێو گوێزگەکانی تەمەنی بەڕێستانەوە بۆ ئەوەی کە ببینەوانە ببینە دەست پێک بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت وەکو جەنابتان دەست بدەنە کارێک و سەرکەوتنی خۆیان بەدەست بێنن ئەمە گرنگە کە لەگەڵ کەسانێکی وەکو جەنابتە بەدەستی بێنن دەمەوێت ئەوە بە هاوڵاتیان یاخو بە بیسەر و بینەرمان بڵیت چۆن دەست پێ بکەین وە چی بکەین بۆ ئەوەی کە نەکەوین ئەگەر بشکەوین هەر سەر دەکەوین وڵی من وەکو نەسیحەتم بۆ هەر کەسێکەیە کە بێ کارێکی تازە دەست پێ بکات پەلە نەکا لە ئیشا پلە بە پلە هێواش هێواش دەست پێ بکات لە شتی بچووکەوە وردە وردە گەورەی کات و وەکو پلیکانێک چۆن پیا سەرەکەوە بۆ سەرەوە هەنگاو بە هەنگاو ینی زۆر هەنگاوی گەورە هەڵنێنێت بۆی کە بتوانێت سەرکەوتو بێت لە ژیانیا بەس بەردەوامی پلاندانان زۆر زەرورە لە شتی بچووکیشەوە ئینسان دەست پێ بکات هەر کارێک بێ بە بچووکی دەست پێکات و وردە وردە ئەنی هەر خۆشی مرتاح بێت 100%ش سەرکەوتو بێ بەس کە هەنگاوی زۆر گەورەی ناخوا نەخواستە کە کەوت تووشی عەزێتە بێت و لۆچێ واز لەوی شێ بێنێ بەس ئەگەر بە کەم دەست پێ بکات و بەردەوام بێت لەسەری و حەزی لە ئیشەکە بێ حەزی لە چی بوو ئەو کەسە پێویستە و ئیشە بکات پلانی شێ بێ و بەردەوامیش بێ بەردەوام بوون ینی 100% سەرەکەوێ حاجیداران لە ڕابردوودا لەوانێ کەسێک بوو بیت لەگەڵ کەسێک کەدا ئیشەکەی خۆت ڕایی کردبێت بە دوکانێکدا بوو بیت وەکەوەی کە بینیماندا ئەرشیفی بەڕێستا بەڵام لە ئێستادا چەندین کەسانێ لە بەردەستان کەواتە ئەمە هێزە وای کردووە کە ئەم کەسانە بەڕێزی کۆ ببنەوە و ببیتە داهاتێک بۆ بژێوی ژیانی چەند کەسانێک کە لەگەڵ بەڕێستا کار دەکەن ئەمەش گرنگە 100% ئێمە هیواتمانەوە ینی وجدانمان وان مرتاحەکە بتوانین خزمەتی چواردە بکەین بە عام بتوانین زیاتر کەسی کەش بێنە سەر ئیش و ئیشی بۆ بدۆزینەوە هەر بەبێەوەی کە لەگەڵشمانە ینی ئیشەکەن هەر من خۆم وەکو خۆم فکرە هەشتێکم پێ بە حەزەکەم شێریکەم بۆ چواردەوەەکەم بەبێ مقابل بەبێ شتێ خەڵک ئیسفادەکە حەزم لەوەیە مەسەن کەسی کاسبم خۆشەوە کەسێکە ئیشەکە بەڕاستی زۆرم خۆشەوە یعنی توانی بێتم هاوکاری چواردەوەەکەم بوو متر بە بازرگان بێ هەر کەسێ بێت نەسیحەتی خێرمانەیە عنی ئەمانەیە هەموو کەسێک هەوڵ بات بۆ خۆی داهێنان کا بۆ خۆی ئیشکایی پەیامێکی ترێگەیاندووە وڵێ بەزەوەی ئینسان هەوڵ بات یعنیکردن تا شتێکی ترە بینم کە دەتەوێت ئەوەی پێوترێ لایەنی ئینسانی ڕێزگرتن و بە هامرۆڤایەت 100% ئینسان هەتا باش بێت ینی بخۆی پێ گەورە بێت ئینسان لەگەڵ هەر کەسێکا بێ هەر دیانەتێکی بێ هەر بەس ئینسان تر ئینسان لەگەڵ ئینسانەکانە بەعام باش بین ئەتا ئینسان ئیشی باش کات خۆی پێ گەورە بێت و خۆی بەرەو پێشەوڕات و تووشی کاری خێرە بێت دوایین قسە چی دەبێت تا چەند لە بەرنامەکەدا باڵێ ئاسوودە بوویت مرتاح بوویت بەڵێ زۆر مرتاح بووم دوایین پەیامیشمەوەیە بۆ گەنجەکان بە تایبەتی بەڕاستی یعنی هەوڵ بن بخوانیشی خۆیان دەست پێ بکەن ئەگەر با زۆر بچووکیش بێ با لە زۆر شتی سەرەتایەوە بێ لەکەمەوە دەست پێ بکەن هێواش هێواش خۆیان بەرنە پێشەوە و بەرهەمهێن بن 100% بەڵێ زۆر زەروریە
ئەم وڵاتی خۆمان زۆر پێویستی پێێتی و مەجای زۆری شێ بۆ بەرهەن باشە بەرهەمێنە مەبەستە لەوەیە بەڵام ئەوانەی کە دەڵێن کار نییە ئەگە بچنە شوێنێکەوە کاری خۆیان دەستەکەوێت کار زۆرە کار زۆرە بەسەوە ئینسانە بێ لە شتی بەستە قەنەعەتی بە قەنەعەت ئەگەر زەرش کە ئەگەر مایەکاریش بێ ئەگەر ئەو شتە لە سەرەتا بۆ ئەو ئەن هیچی دەست نەکەوێت بەس لە ئیشکات هەوڵ بە هەوڵ با وردە ئەناسرێت و فکری تازەتری بووێت و وردەوای لێت شتەکانی گەورە بە هەروەکو چۆن تۆیەکەکەیت تۆیەکەیتەوە عەرزەوە ئاوێت و چاوەڕێکێت تا وردە سەوزە بێت و تا وردە بێ بە دارەکەن خزمەتەکەی تا گەورە بێت و بەرەگرێت ئەو شتانە کاتی وێ سەبرێ ئینسان سەبری هەبێت و هەوڵ بات هەموو شتێک ئاسانە. سپاس بەڕێز دارا عەلی حسێن زۆر بەخێر بێن گەورەتان کردنی وای سەرکەوتنتان بخوازم بەڕێزن. بەرنامە ستاتیکا لێرەدا کۆتایی هات لەگەڵ بەڕێز دارا عەلی حسێن وەکو سەرمایەدار و کەسایەتێکی شاری سلێمانی هیوام تەندروست باشیە بۆ ئێوەی بەڕێزیش کە تاوکات بیسەر و بینەرمان بوون. خواتان لەگەڵ بێت.